ئاسۆی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا تەوەری ئەم ئەڵقەیەی بەرنامەی ستۆدیۆ 24 بە بەشداری دکتۆر سۆرانبەر زنجی مامۆستای زانکۆ، بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، شاخەوان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق، ڕێبوار هادی ئەندامی پەرلەمانی عێراق. سڵاو. لە پاش ساڵی 2023ەوە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی بەغا بە هەوراز و نشێوی زۆر بە ڕێککەوتن و ڕێکنەکەوتنی زۆرە گوزەری کردووە. ئێستا کە لە ئەگەری ڕێککەوتنێکی تازەی نێوان ئەم دوو حکوومەتیان و مژاری سەرەکی ئەم بەرنامەیە، پێم وایە چەندین پرسیاری جددی هەیە کە پێویستیان بە وەڵامدانەوە هەیە و ئەگەر بێت وەڵامێک بە ئەو پرسیارانە نەبن بە تەسەوری من ڕەنگە سەرنجام ڕێککەوتنەکان بە دەردی ڕێککەوتنەکانی پێشووتر بچن و لە شێوەیەکی کڵێشەیە بمێنەوە و نەبنەهۆی ئەوەی کە کێشە جددیەکان چارەسەر بکەن. ینی دروستە لە ئێستاک لە هەر کات گرنگترە کە هەردوو حکوومەت ڕێک بکەون لەبەرەوەی هەردووکیان دووچاری زۆرێک لە قەیران و تەنگ و چەڵەمە بوونەتەوە کە پەسەند نییە کە ڕێکنەکەوتنی نێوانیان و دڕدۆنگی نێوانیان بکەنە سەربار بۆ کێشەکانی خۆیان. بەڵام گرنگی شەکە وەڵامی ئەو پرسیارانەمان لەلا بێت کە پێویستە لەگەڵ کێ ڕێک بکەوین و لەسەر چی ڕێک بکەوین و کەی ڕێک بکەوین و چۆن ڕێک بکەوین. ئەمانە تەمان هەرێکێکیان چەند پرسیاری تر لە خۆیە گرن، بەڵام گرنگە خۆی ئەمە بزانین کە کامیان بەلای کوردستانەوە ئێستا باشترەوە کاریگەرترە ڕێکەوتن لەگەڵ خودی سەرۆک وەزیران یان لەگەڵ ئەنجومەنی وەزیران و دواتر بە بەرداکردنی بەرگێکی قانونی وەکەوەی لە جاری ڕابردووا کرا و یانیش ڕێکەوتنێکی سیاسی پێشوەختە بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو ڕێکەوتن لەگەڵ حکوومەتا پێویستی بە پەرلەمان هەبوو بچێتە پەرلەمان و لەوێدا گرفت دروست نەبێ بە تایبەت کە ئێمە سەرۆک وەزیرانێک هەیە لە بەغا کە ئێستا خاوەنی کوتلەی پەرلەمانی نییە. و ئایا لەسەر چی ڕێک بکەوین؟ ئایا ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە بیلەوە بکەینەوە پێداگیری بکەین کە ڕێکەوتنێکی گشتگیر بۆ هەموو پرسە هەڵپەسێراوەکان بکەین، یانیش نەخێر ڕێکەوتنێکی واقعی پراگماتیکی بکەین کە لەم قۆناغە دەربازمان بێت و دواتر ئەکرێ لە زەمینەیەکی باشترا، چونکە ڕەنگە ڕێکەوتن لە کاتی قەیرانە هەمان ڕێکەوتن نەبێت کە لە کاتێکی ئاساییە ئەکرێ. و پرسیارێکی دیکەی گرنگتریش ڕەنگە ئەوە بێ کە ئایا چ فۆرمێکی تازەی ڕێکەوتن پێویستە بۆ ڕێکەوتن لەگەڵ لە نێوان بەغا و لە نێوان هەولێرە؟ ئایا درێژەدان بە هەمان کڵێشە کۆنەکەی جاران کە هەر ساڵ پێویستمان بە ڕێکەوتن و بە مفاوەزاتی درێژخایەن هەبێ، یانیش پێویستمان بە فۆرمێکی تازە هەبێ بە تایبەت کە بیرمان لەوە بێ کە چیتر دەستور و ئەو قانونانەی کە هەن بەداخەوە کە نابنە فاکتەرێکی باش و پاڵپشتێکی باش بۆ ڕێکەوتنەکان. ڕەنگە ئەم پرسیارانە گرنگ بن و من هیوادارم بتوانین لە میانەیەم بەرنامەوە شرۆڤیان زیاتر بکەین و بەرچاوڕوونیان زیاتر بخەینە سەر. کاک بەرەم فەرموو. دەست خۆش دکتۆر. من ئەڵێم ئەو ینی بەڕای من ئەم کێشانەی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە پێم وایە بە کێشەگەلێکن کە لە زۆر لە سیستەمە فیدرالیەکانی دنیا هەن، بەڵام ڕەنگە بەم قوڵی و بەم حەدە ناکۆچیەکان تون نەبوێتنەوە. لە هەموو طبیعەت و با بڵێن شێوازی هەموو سیستەمە فیدرالیەکانی دنیا ئەوەیە کە هەمیشە ئەو ملمانەی لێوە سەرهەڵێ، هەمیشە حکوومەتە فیدرالیەکان لە ناوەندەوە پێیان خۆشە کە کەمترین دەسەڵات و سەلاحیەت و هێزی بڕیار لە دەست لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی زۆر شتەوە لە دەست هەرێمە فیدرالیەکانە بێ. بەڵام لە بەرامبەر بۆیە هەرێمە فیدرالیەکان یا کانتۆنەکان یان ناوچە فیدرالیەکان ئەوانیش حەزەکەن زۆرترین دەسەڵات و سەلاحەت و بڕیاریان بەدەست بێت. لە بینی ئەم دوو خواستەیە هەمیشە ململانی و ناکۆچیەک دێتە ئارە. ئەمەی عێراق و هەرێمی کوردستانیش وایە بە تایبەتی لە دوای 2004ەوە کە تەبەنای سیستەمی فیدرالی کراوە لە عێراق، بەڵام هەندێک خصوصیەت هەیە، هەندوو کەم و کوڕی و خەلەل هەیە لە جێبەجێکردن یا لە جێگیرکردنی سیستەمی فیدرالی لە عێراقە. پێم وابێ ئەمە با بڵێن هۆکارە سەرەکیەکانی بەردەوامی ئەم کێشانە لەوانە. یەکێک لە خاڵهارە گرنگەکان ئەوەیە کە کێشەی عێراقی فیدرال ئەوەیە کە یەک هەرێمی فیدرالیتە، ئەویش هەرێمی کوردستانە و مێژوەکەی ئەزانین چۆن دروست بوو لە چەند قۆناغ شۆڕش و ڕاپەڕینەوەوانە گەیشتۆتە ئەمریکا هەرێمی فیدرالی کوردستان دروست بێ. ئەگەر هەرێمی تر هەبایە بۆ نمونە هەرێمی باشوور و ناوەڕاز یا هەرێمی سونە و شیعە یا هەرێمی بەسڕە و هەرێمی چەند شارێکی سونە
یا هەرێمی ئەمانە هەبووایە ڕەنگە لەو کاتەیە بەشێک لەم کێشانە نەبوونایە ئەو وەختە هەموو هەرێمەکان تقریبان خواستەکانیان نزیکە بوو لە یەک و فشارەکە زۆرتر بوو بەسەر ناوەند. کێشەیەکی تر ئەوەی لە دوای 2023 و هەتا ئێستا ئەم عێراقا چەند ساڵێک لە سەریەک بۆ ماوەیەکی باش ئارامی ئەمنی و سیاسی بە خۆیەوە نەدیوە بە بەردەوامی تیرۆر هەبوو هەر جارەی لە بن ناوێکە جارێک لە بن ناوی قاعیدا یا ئەنساری ئیسلام و ئەنساری سونە و جەیشی نەقشبەندی و تا ئاخرش بە شەڕی زۆر گەورەی داعش هاتوو ئیدی ملیشیا دروست بوو ئەمەش دۆخێکی ترە. هۆکارێکی تر ئەوەیە کە عێراقی فیدرال وڵاتێکی خاوەن سیادە و خاوەن بڕیار نییە هەمیشە دەستێوەردانی خارجی هەیە بە تایبەتی هی وڵاتانی دراوسێ و ئەوەشمان لەبیر نەچێت ئێمە هەرێمێکی فیدرالی کوردستانین ئەو وڵاتانەشی کە زۆر دەستێوەردانەکەن دیسان بەشێک لە کوردستانی مەزنیان لە بندەستایە ئەوەش کێشەیەکی ترە کە ڕەنگە جۆرێک حەسادەتیان هەبێ کە نیانوێ ئەم هەرێمی کوردستانە گەشە بکە. لە ڕەنگە لەوەتەی ئەمریکا دروست بووە سیستەمی فیدرالی تر هاتووە و لە ئێستا ڕم پێم وابێ 27 دەوڵەت هەن فیدرانی لە جیهان بەڵام لە هیچ وڵاتێکە من بخۆم بەش بە حاڵی خۆم نمدیوە کە هەمیشە معاملە یا توندی حکوومەتی فیدرالی لە ناوەندەوە ئەوە بێ کە بودجە ببڕن یا موچە ببڕن ئەم شتە تقریبان ئەتوانم بڵێم بەس لە عێراق هەیە. دوو خاڵی ترماوە کە ئەتوانم بڵێم ینی کێشە گەورەکانی جێگیکردنی فیدرالین لە عێراق ئەویش ئەوەیە یەکەم ئێمە بەداخەوە کە ئێوە بەڕێستان پەرلەمانتار بوون یا هەندێک دکتۆر ئێستاش پەرلەمانتارە لە عێراق ئێمە چەند پەرلەمانتارێکی کوردمان هەیە بەڕاستی بە بەردەوامی دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ئەمە شتێکی ناوازەیە لە جیهانە لە هیچ هەرێمێکی فیدرالی باوەڕ ناکەم پەرلەمانتاری وا هەبێ لە ناوەندەوە دژایەتی هەرێمەکەی خۆی بکە پێی خۆش نەبێ ئابوووریەکەی سەربەخۆی پێی خۆش نەبێت لە ڕووی سیاسیەوە پێشکەوێ پێی خۆشنی ئیسیقراری تیا بێ بە بەردەوام بە یاداشت و شکات و سکاڵا لە دژی هەرێمی خۆیان کارەکەن ئەمەش حاڵەتێکی ناوازەیە. ئەوی تریش کە خاڵێکی تر هەیە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستانیشا ناکۆچیەکی سیاسی هەیە کە ئەمیش هۆکارێکە بۆ ینی بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانەی نێوان هەرێم و بەغدا بە سستی بمێنەوەچکە جاری بە تەرەفێک لەگەڵ ناوەندایە و تەرەفێکی تر دژە و بەهەرحاڵ کێشە زۆرە. کاک شاخەوان ئێستا حاڵی حاضر دانوستان هەیە و چەندین خولی دانوستانی تریشمان بینیوە ڕێکەوتنمان بینی و هەڵەشانەوە ڕێکەوتنمان بینیوە ئەمەی ئێستا ئەگوزەرێ کە جۆرێک لە گەشتبینی هەیە و هەندێکیش ڕەش بینن کە نەگەن بەڕێز چۆنی ئەبینی حەزەکەم لێرەوە دەست پێ بکەین. زۆر سپاس بۆ جەنابتان دیارە دەرفەتێکی باشە قسە لەسەر بابەتێکی زۆر هەستیار بکەین کە ئێستا بابەتی ڕۆژەوە بابەتی دانوستاندن لە نێوان هەرێم و بەغدا و خەڵکی هەرێمی کوردستان چاوی لەوەیە کە ئەم دوو لایەنە بگەنە ڕێکەوتنێک دوجار کاریگەری لەسەر لایەنی ئابووری خەڵک و لایەن ئیستیقراری سیاسیش ڕەنگە لە ناوچەکە نەتیجەی و ڕێکەوتنە بێتەکایەوە. جەنابەت کۆمەڵەش دوورژان ئێمە باسی پەیوەندیەکانی یاخود گفتوگۆ و دانوستان نێوان هەرێم و بەغدا بە درێژایی مێژوو بکەین زۆرە بەڵام جیاوازی پەیوەندی و دانوستانەکان و گفتوگۆی نێوان ئێمە هەتا 2023 لەگەڵ حکوومەتی عێراقا فەرقیە بۆ بەوەی کە زیاتر پەیوەندیەکی نێوان سەرکردایەتی شۆڕش و نظامی عێراقی بووە لە دوای 2023 بۆیە ئێمە بەشداری و حکوومەتەمان کرد بە کۆمەڵی مەرجەوە. جەنابتان ئەزان لە ئیتیفاقی سەلاحەدین و لە پێش ڕوخانی سەدامیش لە هەموو کۆبوونەوانە سەرکردایەتی سیاسی تاکیدی لەسەرەوە دەکرێت کە ئێمە بەشداری لە ڕوخانی ڕژێمەکەین بە مەرجێک داخوازیەکانی ئێمە بەرجەستە بکرێن و لە دەستورا بچەسپێنرێن. بالفعل کە هاتەوە لە دوای وتوێژێکی زۆر و لە دوای ڕوخانی سەدام داخوازیەکانی ئێمە قاڵبێکی دەستوریان بۆ یەکەم جار لە دەستوری 2005 قاڵبێکی دەستوریان بە خۆیانەوە بینیوە پێشەوەش لە دەستوری کاتیشە لە سەردەمی پۆڵبریمەرا دیسان مەوزوعی مادەی 58 کە 2000 بووە 140 و حقوق امتیازاتی خەڵکی کوردستانیش بابەتێکەیە دەبێت عێراقیەکان ئەم بابەتە لەبەر چاو بگرن. سیستەمی حکومڕانی لە دوای 2023 ئێمە گۆڕیومانە ئێمە سیستەمی کۆماری بە پێداگیری سەرکردایەتی سیاسی و بە تایبەتی جەنابی سەرۆک کە دەبێت سیستەمی کۆماری نەبێ ئەو سیستەمە فیدراالیەی کە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەرداوە کە ئێمە لە چوارچێوەی
حکوومەتێکی فیدراالیا جارەتر نەبێ ئینزیمام ناکەین بۆ عێراق ئێمە گۆڕیمانەوە سیستەمی حکومڕانیمان گۆڕیوە لە عێراقا بەڵام ئەوەی کە ماینی گەرانیە ئێمە ڕەغمە ئەوەی کە لە دوای 2005 دەستوری عێراقەیەوە داخوازەکان ئێمە تەزمین کراوە لە چوارچێوەی ئەو دەستوریە بەڵام ئەو دەستورە کاری پێ ناکە یا پێشێل دەکرێت خۆ ئەگەر بنەمای گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا دەستور بواە هیچ پێویستمان بەوە نەبوو هەموو دەبێت و بڕات ئۆتۆماتیکیان دەبوو لایەنە معنیەکانی عێراقی دەسەڵاتی تەنفیزی تەشریع قەزایی حامی حقوقی خەڵکی کوردستان بوون مافەکانی خەڵکی کوردستان بووە لە جیاتەوەی کە سەرکردایەتی ئێمە داوای ئەو بابەتە بکە بەڵام ئەوەی کە لە پەیوەندیەکانە بەداخەوە پەیوەندیەکان نێوان ئێمە و بەغدا جەنابەت باسی ئەوت کرد عێراق صاحب سیادە نییە پێش 2003 عێراق کۆمەڵە قیودی دەولی لەسەر بۆ حساری دەولی هەم لە مەجای سیاسی هەم لە مەجای اقتصادی لە دوای 2003 بمانەوەی عێراق لە ژێر بەندی حوتەم و لە دوای هەڵگرتنی بەندی حوتەمیش ئەوەی کە ماوە تا ئێساش کاریگەری لەسەر پەیوەندیەکان نێوان هەرێم و بەغدا هەیە و کاریگەریشی لەسەر دروستکردنی پەیوەندی نێوان عێراق و دەوڵەتانی ئیقلیمی دەولی هەیە ئەوش کاریگەری دەوڵەتی ئیقلیمیە لەسەر عێراق هەمومان دەزانی هەژمونی ئێران لە دوای 2023 بەڕوونی دیارە لەسەر کۆی پرسە سیاسەکان لەسەر دامەزراوەکانی عێراق لەسەر دامەزراندنی هەیکەلێتی حکومڕانی لە عێراق چ دەسەڵاتی تەنفیزی بێ دەسەڵاتی تەشریعی بۆیە دیسان پەیوەندیەکان نێوان ئێمە و بەغداش کاریگەری وڵاتانی ئیقلیمی هەبووە لەسەر عێراق بۆ نمونە لەسەر بابەتی مادی 140 بە جۆرێک لە جۆرەکان تورکیا ڕۆڵی هەبووە لەسەر ئەوەی کە زەخت لەسەر حکوومەتی عێراق بکات بە شێوەیە کۆتایی پێنەیە کە لە بەرژەوەندی کووردا ئەوە بێ بابەتی ئێران ڕەنگە کاریگەری لەسەر عێراق بێ هەموو جار فشار لەسەر ئێمە دروست بکات بۆ ئەوەی کە ئێمە ئەم کیانە چەند پێش بکەوێت لە ڕووی سیاسی و ئابووریەوە ڕەنگە کاریگەری لەسەر بەشەکانی تری ئەو وڵاتان هەبێ بۆیە پەیوەندیەکانی ئێمە دانوستان ئەوەیە کە تۆ لەگەڵ لایەنی کاکەی خاوەن بڕیار نیە خاوەن بڕیار ینی ئەوە مەوزوعەکە ینی جەنابەت باسی ئەوت کرد ئێمە ئیتفاقی بکەین دکتۆر سۆران ئێمە ئەگەر ئیتفاقیش بکەین زەمان چێم ئیتفاقی تێبپەڕێ لەبەرەوەی ئەوەی کە لە ناو پەرلەمانە ئەحزابی سیاسیە و ئەحزابی سیاسیش تا ئێستا ئەحزابی سیاسی شیعی ئیسلامی باڵا دەستن و دەیزانین کە ئەوان لەکوێوە سەرچاوی بڕیاریان بۆ دێت بۆیە بۆ ئەم قۆناغا حکوومەتی هەرێم ڕاستە زیاتر فۆکسی خستوۆتە سەر بابەتی دارایی لەبەر بۆس ئەو زەرانی خەڵک بەڵام پرسەکانی تریش لە کۆبوونەوەی ئەم جارێ حکوومەتی هەرێما پرسەکانی تریش باز دەکرێن کە پرسی مادی 140 ناوچە کێشە لە سەرەکانەوە سەر هەڵدانەوەی داعشە لەو ناوچانە بە شێوەیە کە ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان تەوەقعیەوە بکرێت بە هەمان شێوەی 2014 لە ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراق دەرچێت بۆ ئەم بابەتە پێویست بە هەماهەنگی سەربازی نێوان هەرێم و بەغداکە و ئەگەر چەند هەرێم و بەغدا لە یەک دوور بن گەشەی گروپ و باند و تاقمە تیرۆریستەکان و ناوچانە فراوانتر و سەریعتریش دەبێت بۆیە من پێم وایە حکوومەتی عێراق دەبێت پێش ئەوەی بڕوانێتە ئەم ئیتیفاقیەکە ئیتیفاقیەکی لە بەرژەوەندی هەرێم دەبێت بیر لە خۆشی بکاتەوە چونکە دوورکەوتنەوەی هەرێم و بەغدا وەک باسم کرد جگە لەسەر هەڵدانەوەی داعش استقرالی سیاسیش لە منتیقەکە نابێت بە درێژایی مێژوو ئەو ناسەقامگیری سیاسی لە عێراق بۆ کورد هۆکارێ بووە کەواتە تۆ ئەگەر سەقامگیری سیاسی لەگەڵ کوردانە بێ سەقامگیری سیاسی لە عێراق نابێت لە کۆی عملی سیاسیش نابێت خۆ بیرمانە سەدام لە عیلاقاتی دەولی زۆر فراوان بوو توانی حملەیەکی دەولی و دەعمێکی دەولی گەورە بۆ خۆی فراهم بکات لە حربی ئێران و عێراق بە ئەوروپا و ئەمریکا و دووەلی عەرەبیشەوە ئەوەی کە سەدامی خست و توژی کۆمەڵی موسا عەلی قانونی کرد پەیوەندیەکانی بوو لەگەڵ هەرێمی کوردستان کە دوجار ڕاپەڕینی لێ دروست بوو بۆیە من پێم وایە ناهاوسەنجیەک لەم ناوچەیە هەیە کە هەمیشە سێ میلەتی سەردەست با بڵین سێ وڵاتی سەردەست تورکیا و ئێران و عێراق ینی عەرەب و فارس و تورک سێ میلەتن سەردەستن و خاوەن هەموو شتێکن و لە بەرامبەران نایانەوێ کوردیش خاوەن هیچ شتێک بێ ئەم نەهاوسەنجیە بەردەوامی بۆتە هۆکارەوەی کە کێشە لەم ناوچەیە بەردەوامی هەبێ دکتۆر ڕێبوار کاک شاخەوان خاڵێکی گرنگی باس کرد ئەویش ئەوەیە هەتا ئێستا لە 2004ەوە کە بۆ یەکەم جار دەست برا بۆ بڕینی بودجەی کوردستان 2014ەوە بۆ یەکەم جار دەست برا بۆ بڕینی بودجەی کوردستان لە دوای ئەوە و بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبری 2017ەوە خیانەتی 16 ئۆکتۆبرەوە لە دوای ئەوە هەست دەکرێت هەمیشە دانوستانی داراییە دانوستانی ئیداریە ینی دانوستانی سیاسی نییە لە کاتێکە هەرێمی کوردستان کورد وەگنەتەوە لە عێراقا
خاوەن کۆمەڵە خواستی سیاسی گەورەیە بەڵام ئەبینی ئێستا دانوستانەکان ئەو مۆرکیان وەرگتووە بە تەنیا خواستە داراییەکان ینی تەنانەت میدیایەک هەیە لە کوردستان هەروە لە خەڵکی کوردستانی گەیاندووە ئێمە بەس مشکلەی موسەمان هەیە لەگەڵ عێراقا. بەڕاستی من پێم وایە کێشەی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی ئیتیحادیان با بڵێن لەگەر بەغدا لە تەنها لە بابەتی دارایی خۆی نابینتەوە ئەگەر بین تۆزێک لە کێشەکان وردبینەوە بەڕاستی من کێشەی سەرەکی ئەوەی لە ئێستا لە عقلێتی سیاسەکانی عراقدا ئەوەیە باوەڕ نەبوونە بە فیدرالیەت ینی بەداخەوە دەڵێمە تا ئێستا و دەستوری مەکە لە ساڵی 2005 و هەموو گەلی عراق دەنجی لە بۆ داکاتی خۆی کە بە زۆرینەی دەنگ بۆ دەستوری عراق و ئێستا دەستوری کار پێکراوە ئەو اختصاسانەی کە لە ناو دەستورە هاتیە ئەو دەسەڵاتانەی کە بە هەرێمی کوردستان درایە ئەوە باوەڕیان پێ نییە بە دەلیلی ئەوەی لە کاتی هەموارکردنەوەی کە هەوڵدان لە بۆ هەموارکردنەوەی دەستوری عراقی ئەو لێژنەی کە لە سەرۆکایەتی کۆمار پێکات بوو کە بە جێرەی مادەی 126 ئەو لێژنەیەش کە لە ناو پەرلەمانی عراقی دروست بوو لە بۆ هەموارکردنەوەی دەستوری عراقی زۆرترین کێشە زۆرترین ئەو بابەتانەی کەەوە گفتوگەی لەسەر دەکرا و کێشەی لەسەر دروست بوو ئەوانە بوون کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە ئەوانە بوون کە پەیوەندیان بە فیدرالیەتەوە هەبوو ئەوانە بوون کە اختصاساتی هەرێمی کوردستانی تێدا هەبوویان اختصاساتی مشترک بوون لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ئیتیحادی ئەوە بەڕاستی شتێکمان پێ دەڵێ پێمان بەومان پێ دەڵێ کە هەتا ئێستا سیاسیەکانی عراق باوەڕیان بەوە نییە کە ئەو فیدرالیەتی کە هەیە و لە دەستوریشدا هاتیە و دانی پێدانرا ئەوە نانەوێت بۆ شێوەی کە هەیە بۆ خۆی جێبەجێ بکەن ئاستی میلیژ نییە ینی خەڵکی عێراق ینی بەداخەوە ینی ئەگەر نخبە باوەڕی پێنەبی پێم وانە زانی ئەوەی کە شارەی عراقیشاندانەکانە بینی دەکا ئەوەیە زیاتر سیاسیەکان و ئێعلامی عراقیە و چێش تەسیر لەسەر ئێعلام هەیە طبعا سیاسیەکان زیاترین زۆرترین دەرکەوتنیان هەیە لە ئێعلام ئەوان نەتوانن شاری عراقی هەتا حدێکی باش بەڕێوە ببەن و خەڵک زیاتر لە جێ لە سیاسەکانی عراقی ڕدەگرێتن ئەوانش باوەڕیان پێنی ئەوە هۆکارێکی زۆر بووە هەتا ئێستا کە کێشەی ئێمە لەگەر یان با بڵێن کێشەی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی ئیتیحادی هەرەوەش هۆکار بووە کە زۆر مادەی دەستوری هەیە هەتا ئێستا جێبەجێ نەکرا ئەمە لە ئەوەی خێرا بە دەستوری عراقیدا لەگەڵ چەند برادەرێک و لەگەڵ شارەزایان لە بواری دەستور هەتا ئێستا 55 مادەی دەستوری لە ناو دەستوری عراقی جێبەجێ نەکراوە ئەو 55 مادە دەستوری کە جێبەجێ نەکراوە زۆربیان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە هەر لە دروستکردنی مەجلیسی ئیتیحادەوە کە جەنابەت باس کرد ئێستا گوتت ئەو کێشەی کە لە نێوان فیدرالی و لە نێو حکوومەتی فیدرال و لە نێوان هەرێمەکاندا هەیە زۆربەی کات لەسەر دەسەڵاتە ویان ئەو شێوەی کە هەیە لە کێشە لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی ئیتیحاد نمونەی نەبووە پێشترەوەی کە لە عراق قستی پێ دەکرێت بڵێ لەبەرەوەی فیدرالیەت لە هەرێمی کوردستان لە عراق تەواو نییە لەبەرەوەی فیدرالیەت بێجگەلەوەی کە جەناب باستەکەی هەرێمی دیکەمان نییە مؤسساتی دەستوری لە عراق تەواو نەبووە باڵی دووەمی با بڵێن فیدرالیەت و دروستکردنی مەجلیسی ئیتیحاد تا ئێستا لە عراق تەواو نەبووە کە زەمانە لە بۆ فیدرالیەت لە عراق ئەمە بەڕاستی یەک لەو کێشانەیە کە بەردەوام کێشەی دیکەی بەدوای خۆدا دێنێت مەسەلەن ئێستا مەگەر باس لە بابەتی ئیستیحقاقاتی هەرێم و موازنەی عراقی بکەین و کە بەشی هەرێمی تێدا نیە لە پەرلەمانی عراقی جەنابیان کاک شاخەوان پێشتر لە دەورەی سێم دەزانیتن و لە کاتی ئێمەش زۆربەی ئەو یاسانەی کە بیانەوێت تێپەڕێنن بە زۆرینە و کەمینە تێدەپەڕی بەسەرماندا ژمارەی کورد هیچ کاتێک ئەو ژمارەیە نەبوو کە بتوانین قانونەکە ڕابگرین هیچ کاتێک نابێت جگە لەو یاسانەی کە لە دەستور هاتیە باس لە 2 لەسەر 3 دەکاتن و 220 ئەوانە هەندێک پێم وایە زەمانەتی بەنسبەت کوردێدا بەڵام یاساکانی دیکە جەنابتان دەزانم بە زۆرینە تێدەپەڕی زۆرینەش کوردی تێدا نییە کەواتە ئەگەر مەجلیسی ئیتیحادمان دروست نەکرد ناتوانین ئەو یاسایانە بگەڕێنەوە یاسای موازنە کە تێدەپەڕی لە پەرلەمانی عراق ئەگەر هاتوو ئەو مەجلیسەمان هەبووە مەجلیسی ئیتیحاد دەمانتوانی بیگەڕێنینەوە ڕاستە بۆ خۆی بە تەسەوری من هەوڵەکان هەر بۆ لەباربردن و با بڵێن سڕێنەوە و کاڵکردنەوەی فیدرالیزمی سیاسی نییە لە عێراق چکۆکوێەوە فەرمووتان هیچ کات عێراق سیستەمەکەی فیدرالی نەبووە کاکە ئەوەی کە کراوە بە گوێرەی دەستور اعترافێکی بە ئەسەری ڕەجعی بووە بە ئەمرێکی واقع کە کوردستان بووە لە ساڵی 92 هەبووە و هەیەوە هەردەش بێ کەواتە ئەوەی کە دەستور هێنایی ئەوەی کە دەستور هێناوێتی ئاراوە لەسەر ئەرزی واقع فیدرالیزمی لە عێراقا نەکردووە بەڵکو شێوازێکی زۆر نامۆی حکومڕانی هێناوەتە کاراوە کە هەتا ئێستا نەیتوانیوە عەقڵیەتی حکومڕانی لە بەغا بگۆڕێ بەوەی کە بیرکەنەوە حکومڕانەکانی بەغا کە ئەوان لە چوارچەوەی سیستەمێکی فیدراڵیە مامەڵە ئەکەن
بە پێچەوانەوە ئێستا نەک هەر ئەو ئیتیجا هەزاڵە لە بەغا کە گەڕانەوەیە بەرەو سێنترالیزم و بەرەو مەرکەزیەت و بەرەو تونکردنی دەستی مەرکەز و بەرەو خنکاندنی ئەوانی تر بەڵکو لە ڕۆدارایەکەشەوە کاکە شان بەشانی فیدرالیزمی سیاسی لە ساڵی 2004ەوە بە بڕیاری ئەو ئەنجومەنەی هاوپەیمانان ئەو کاتە کە هەبوو دەسەڵاتی تەحالف عێراق سیستەمە دارایەکەشی سیستەمێکی بێ فیدرالی بێ ئەوەی ئێستا کە لە عێراقا ئەگوزارێ بە هیچ شێوەیەک لە هیچ نمونەیەکی تەنانەت لە زۆربەی زۆری وڵاتە سنتراڵەکانیشە ئەو نمونەیە بوونی نییە چونکە ئەگەر سیستەمێکی لامەرکەزی ئیداریش هەبێ وا ناکە ئەوەی کە ئێستا عێراقیکا ئەوەی کە لە میانەی قانونی ئیداری مالی ساڵی 2009 هەوڵی بۆدا بکرێت ینی لە هیچ وڵاتێکی فیدراڵیان نییە کە مەرکەز حکوومەتی فیدرال داوای ئەوە بکە بڵێ هەرچی داهات هەیە بێتەوە بەردەستی من و من دواتر خۆم بە پێوەر و پێودانگی خۆم تەوزیعەکەمەوە لە خراپترین جۆرەکانی فیدرالیزما کە ڕەنگە مەکسیک و نێجیریا و ئەو وڵاتانە بن ئەم داهاتی فیدرالی کە حکوومەتی فیدرال دەتوانێت مامەڵی پێوە بکە لە 90% کەمترە لە نمونە باش و ئایدیاڵەکانە کە ئێمە چاومان لێکردوون بۆ نمونە لە سوئیسرا و لە کەنەدا و لەمانە لە دەوروبەری 40% لە ئەمریکا مەسەرەن 55% لە ئەڵمانیا 57% کەواتە ئەو 43%ەکەی تر هەمووی لە دەسەڵاتی هەرێمەکان خۆیانە کە مامەڵی پێواکەن بۆیە ئێمە بەگەڕانەوە بۆ سنترالیزم بەگەڕانەوە بۆ زهنیەتی ئەوەی کە لە عێراقا هەبووە بەوەی کە تەقبول نەکردنی ئەوەی کە ئێستا سیستەم گۆڕاوەوە و سیستەمی فیدرالی هەیە و سیستەمی فیدرالیش تەنها ئەوە نییە کە تۆ جۆرێک لە مؤسسات هەبێ و ئەوانە ئەویش بە ئەسەرێکی ڕەجعی ئەترافی پێکرابێ ئێمە هەتا ئێستا دارێکمان لەسەر بردێکی ئەوەی کە لە 92 هەمان بووە نەخستۆتە سەرێک بە گوێرەی ئەو دەستوری کە هەمان بووە من شک نابم ئێمە دەستکەوتێکمان لەو سیستەمە فیدراڵی فشەڵی کە لە عێراقا هەمان بوو بێ زیاترمان کردبێ هەڵبەت بە مروری زەمن و بە پێشکەوتنی مؤسساتی خۆمان بەڵێ توانستی حکوومەت و حکومڕانی ئێمە زیادی کردووە هەندێک دەستکەوتی باش و هەندێک خزمەتگوزاری باش کراون بەڵام مەبەستم ڕنگدانەوە و کاریگەری جێگیرکردنی ئەو سیستەمە فیدراڵێ فشەڵی کە لە عێراقا هەبووە هیچی بۆ دەستکەوتەکانی ئێمە زیاد نەکردووە بەڵکو بە پێچەوانەوە زەرەرێکی زۆر مێژووی گەورەشی لێداوین و بە پێچەوانەوە وای کرد کە بڕیاری گەڕانەوە بۆ عێراق لە ساڵی 2023 زۆر خراپ لەسەر ئامانجە نەتەوەی و ئامانجە مێژینەوەیەکەی ئێمە بکەوێ کە ئەویش خەونی سربەخۆی و ئەوە بووە کە ئێمە بە ئەمری واقع وڵاتێکی سربەخۆ بووین بەڵام گەڕاینەوە بەشداریمان لە بنیادنانەوەی ئەم وڵاتەیە کرد هەتا ئەو کاتەی کە بڕی کرد هەتا ئەو کاتەی کە دەستیان بەهێز بوویەوە جارێکی تر کەوتنەوە هەمان عقلێت کەواتە گرفتە سەرێکێکەوە بۆ چنی من کات تۆ ڕێوار مەسەلە زهنیەتەکەیە مەسەلە ئەو زهنیەتەیە کە تۆی وەکو هاوشان قوبوڵ نییە کە تۆی وەکو هاوڵاتی پلەیە قوبوڵ نییە کە تۆی وەکو کیانێکی فیدراڵی کە ئەبێ خاوەنی هەندێک دەسەڵات و ئیمتیازی خۆتبی قوبوڵی نییە ناتوانێت ئیستیعابی بکات تۆ مافت هەبێ تەسەڕوف بەنەوتەوە بکەیت ناتوانێ ناهێتە بەرچاوی کە تۆ خاوەنی هێزبی کە دەستور ڕێگەی پێداوی نایەتە بەرچاوی کە دانوستان لەگەڵ تۆیە وەکو تەڕەف بکە ئەو هەمیشە فێر بووە کە دانوستان لەگەڵ تۆیە وەکو لایەنی دۆڕاوە وەکو چەپۆکە بەسەر بکە ئەمە زهنیەتێکە کە بەداخەوە لەسەر ئاستی کۆمەڵایەتیش کە جەنابتان باستان کرد بۆتە لەمپەر ینی بۆتە لەمپەرێک ئێستا لە بەردەم هەر سەرۆکوەزیرانێکا کە بتوانێت ڕێکەوتنێکی جددی و باش بکە من دڵیام ڕەنگە لەسەر ئاسی تاکە کەس ئێستەلانی کەم مستەفا کازمی بێوێ وەکو دەستکەوتێکیش بۆ خۆی بڵێ من لە ئێستایا ئەو لێکەوتە خراپانەی کە ناکۆکی لەگەڵ کووردا هەیە ڕایگرم بەڵام لەسەر ئاستی جەماوەری مەسلەی ڕێکنەکەوتن لەگەڵ کوردستان کراوە بە دەستکەوت سزادانی کوردستان کراوە بە دروشمی هەڵبژاردن کراوە بە کەرەستەیەکی پۆپولیستی کە دەنگی پێکەوە کرێتەوە کە خەڵکی پێ بەناوبانگە بێ لەبەر ئەوە لە بەرامبەرە هەر ڕێکەوتنێک و نزیک بوونەوەیەک لە کوردستان وا ئەکات کە پێگەی ئەو سەرۆکوەزیرانە پێگەی ئەو لایەنەی کە ویستی ڕێکەوتنی هەیە لاواز بێت کە ئەمەش بە تەسەوری من مەترسێ گەورەکەیە چونکە ڕەنگە هاوکێشە سیاسیەکان لە هەر ئەگەرێکا گۆڕانکاری بەسەرابێ بەڵام ئەو تێگەیشتنە میلیەی کە دروست کراوە کە سزادانی کوردستان دەستکەوتە بۆ عێراق ئەمە گرفتە بە تەسەوری من ئەمە گرفتە دکتۆر دەمەیەک تاریخ لەسەر قسەی جەنابی بدەم
هەرێمی کوردستان کە دروست بوو بە دەستوری عراقی دروست نەبوو پێشتر هەرێمی کوردستان هەبوو بە دلیلی ئەوەی مادەی 117 لە دەستوری عراقی دەرێ هەرێمی کوردستان بەو مؤسساتی بەو مؤسساتانەی کە هەیەی تەشریعی و تەنفیزی و قەزاییە بەردەوام دەبی کەواتە دەستور هات قرارێکی کاشفیدا منشئ نەبوو لە بۆ دروستکردنی هەرێمی کوردستان ینی بە ئەسەرێکی ڕازعی لە بۆ هەموو ئەو قرارانش کە پێشتر دەرچوون چ قراری قەزایی و چ ئەوانەی ئیداریش و لە هەرێمی کوردستان ینی ئەو ترسی کە جەنابەت باسی دەکەی ئەمە پێم وانە بەو شێوەیە ئەمە وەکو کورد ترسمان هەبی لە فیدرالیەت لە عێراقدا بەڕاستی لەوەی کە لایەنە عەرەبیەکانیان لایەنەکانی دیکەی عراقی بتوانن دەستکاریان هەندێک لە ئیسلاحیاتی ئەمە هەرێمی کوردستان بتوانن کەم بکەنەوە لە دەستور هەم بەو زەمانەتانی کە لە ناخودی دەستورەکە داهاتوە لە بۆ هەموارکردنەوەی دەستور هەم بەوەش کە باسم کرد هەرێمی کوردستان هەرێمەک نییە ئەوان دروستیان کردبی بە دەستور هەتا بتوانن بە دەستکاریکردنیان بە تعدیلکردنی دەستور ئەو هەرێمە ئلغا بکەنەوە زانی لە سەرەتای لە 2003ەوە تا ئێستا لە وەختێک کە هەرێمی کوردستان بۆتە هەرێمێکی فدرالی بە پێی دەستور و یاسا لە عێراق پەرلەمانی خۆی حکوومەتی خۆی هەمووی بە فەرمیدانی پێدانراوە لە ناو یاساکانی عێراقا لەو وەختەوە ڕاستیەک هەیە بیڵێن کە بۆ خۆمان دڵخۆشکەرە بەڵام یەکێکیشە لە هۆکارەکانی کە ئەوەی کا دکتۆر سۆران باسیەکە کە بۆ محارەبەکردن دژایەتی کوردستان بۆتە شتێک بۆ دروشمی هەڵبژاردن بەکارێت لەم بەتایبەتی لەم ساڵانەی ئەخیر هەمیشە هەرێمی کوردستان لە زۆرەوە لە باشوور و ناوەڕاستی عێراق پێشکەوتوتر بووە لە ڕووی ئەمنیەوە زۆر پێشکەوتوتر بووە بە دلیلی ئەوەی خەڵکێک لێەوە دێن پەنا بۆ ئێرابن لە ڕووی دیموکراسیەوە زۆر پێشکەوتوتر بووە لە ڕووی خزمەتگوزاریەوە بە هاوڵاتیان بە دانپێنانی هەموو میدیاکانی عێراق بە دانپێنانی ئەو سەرکردە سیاسیانی کە زۆر ڕقیشیان لە هەرێمی کوردستانە ئەوانیش دان بۆیانە کە هەرێمی کوردستان لە زۆر ڕۆ پێشکەوتوترە ڕەنگە تاکە شتێک حکوومەتی عێراق لە کوردستان باشتر و بێژەوە موچەیە بەردەوامیەوە ئەوی ژەوەیە کە موچەی ئەمەی بڕیەوە و دایەت و یاخود یەدەجی عێراقی بەکارهێناوە بەڵام من ئەوە وەکو بۆ درێژدان بۆ قسەی دکتۆر سۆران بەڵام کێشەیەک هەیە من پێم وایە گرنگترین شت ئەوەیە ئێستا لەم دانوستانە بە تایبەتی کاکشاخەوان هەندێک خاڵی گرنگی وت کە گوایان ئەم دانوستانە باسی هەندێک شتی تریژەکری هەر کێشەی دارایی و ئەمانە نیە ئێمە کوردستان کورد لەم چاڵە بێتە دەرەوە کە ئیتر دانوستانەکان محکوم کرا بەوەی دانوستانی موچە و بودجە بکە چەندم ئەی تێ چەند ئەدەوێ من و من چەند بەمێ و چەند نەوت ڕادەستکەم و چەند پارە ئەی بە من و ئەبێ لەم چاڵە لەم هاویە بێتە دەرەوە چکە بە ئەنقەس کورد خراوەتە ئەم دۆخەوە دانوستانەکە بتوانێت بەس ئەم خاڵە جێبەجێکە کورد ئیتر دانوستانی دارایی لەگەڵ عێراقانەکە ئەمە پێم وا بەشتێکی گرنگە ئێمە لە کاتێک ئەبێت دانوستانمە لەسەر مادەی 140 بێ لەسەر مافە سیاسیەکان بێ لەسەر زۆر شتی تر بێ ئەوەی جەنابەت باسی کرد ئەو دەستگا فیدرالیەکان دەستگا فیدرالیەکان ئەنجومەنی فیدرالی کە گرنگە پشکی کوردستانی تیا بێ تا ئێستا هەر دانەمەزراوە مەسەن ئێمە لە بانکی مرکزی عێراق کورد چییە لە داڕشتنی سیاسەتی دارایی و دراوی عێراقا کورد چ ڕۆڵێکی لە محکەمەی فیدرالیا کورد چ ڕۆڵێکی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە مەزازی خۆیان خەڵکیان داناوە نە لەسەر خواستی کورد لە زۆر شتای در فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کە من دوێنێم زانیاریم زانیوە کە ئێستا دەستی کردوتە ناو هەموو کاروباری ڕێکخراوی ناحکومی لە کوردستانیشا و هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆی نییە معاملێک لەگەڵ ڕێکخراوێکی ناحکومی کوردستانە بکاگەر بە ڕێگای بەغدایانەڕوا ئەبێ لەم دانوستانانەیە ئیدە کورد خەمی ئەمەش بخوا ینی نوێنەرایەتی خۆی لە ناو ئەو ئەنجومەنانی کە دانەمەزراون ئەم ئەسەسە فیدرالیانە دابمەزرێن هەوڵ با دامەزرێن ئەوانەشی کە هەن و کورد هیچ ڕۆڵێکی تیانێ باشە لە سوپای عێراق ئێستا کوا کورد ماوە لە مخابراتی عێراق لە کاتێکدا مادەی نۆ لە دەستوری عراقی دەبێ ئیستحقاقیان تەوازنی عراق پارێزێ بەڕێزان ناوبڕێ گەڕۆین دواتە دێنەوە لای کاکشاخەمان بۆ درێژەدان بە گفتوگۆ دووبارە سڵاو درێژە بە گفتوگەکەمانەین لەبارەی ئاسۆی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا
کاک شاخەوان سەرنج بەگشتی لەسەر ئەو گفتوگۆ و ڕاوبۆچوونی بەشداران وڵا هەم جەنابەت هەم کاک ڕێبوار و کاک دکتۆر سۆرانیش باسییان لە سیستەمی فیدرالی کرد ئێمە باسمان لەوە کرد کە ئێمە لە دوای دامەزران یاخود دەنگدان لەسەر دەستوری عێراق پێمان وا بووی تر مافەکانی مە تەزمین کراوە پێویست بۆ هەڵایە ناکاو هەموو ڕۆژێک ئێمە شەڕەت دەنوک لەگەڵ حکوومەتی عێراقیا بکەین کەسێک بگۆڕێت بە میزاجی کەسەکان دۆخەکە بگۆڕێ بەڵام جێگای داخەیانی لە قۆناغێک ئەوان ئێمەیان پێویست بۆ بۆ تێپەڕاندنی دەستور لە بەرەو سونە مقاتعی کردووە و بۆ چەسپاندنی سیستەمی حکومڕانی لە عێراق چکە شەرعەتی نابوو حکوومەتە جەنابەت دەزانی دانپێدانان بە دەوڵەتی عێراق لە کاتی دروستبوونی یەکێک لە مەرجەکانی دانپێدانان لەلایەن حەزبەت الئومەمی ئەو کاتەوە بووە کە زمانی حقوقی کوردی تیا بکە و هەر حکوومەتی زمانی حقەکە شەرعەتی نییە و سیادە لە دەستەدا بۆیە تەنها ئەوەندە ئێمەیان ویستووە کە ئێمە لەگەڵیان بین ئەگەر بە شێوەیەکی کارتۆنیش بێت تەنها بۆ شەرعەتدان بە حکوومەتی عێراقی لە دوای ئەوەی کە ئێمە دەنگمان بە دەستوردا سیستەمی فیدرالیمان چەسپاندە لە جیاتی ئەوەی کە سیستەمی فیدرالی لە عێراقا جێگیر بکرێ و فراوان بکرێتەوە دەسەڵاتەکان بۆ هەرێمەکان شۆڕ بێتەوە هەرێمی زیاتر دروست بکرێت بە پێی مادە 1990 لە دەستوری عێراق بە پێچەوانەوە هەموو ئەو مادانەی کە لە دەستورە پێگەی هەرێمەکان بەهێزەکە هەوڵی پراوێزخستنی دراوە و کار بۆ جێبەجێکردنی نەکراوە چکە زۆر لەو مادانە ئەرکی دەسەڵاتی تەنفیزیەوە بەشێکیشان ئەبێ پەرلەمان یاسای بۆ دەربکە مجلسی ئیتیحاد کە کاگرەبوار باسی کرد مجلسی ئیتیحاد ڕێگریەکان چییە خۆ کاتی ئێمە لە دەورەی ئێمە ژوورەژێنرا بەڵام هیچ پەرلەمانتارە هیچ دەستی سەرۆکایەتی پەرلەمانێک لەگەڵ ئەویانی ئەو مەشروع بچێت بۆ پەرلەمان جگەر لە بوعدە سیاسیەکەی کە لەگەڵ ئەویانین ئەم پێگەی فیدرالی لە عێراق بچەسپێ فلتەری دووەمی پەرلەمانی شەو کات پێگەی پەرلەمان بەو بەهێزیە نامێنێت هەر بڕیارە دەرەکان فلتەری دووەمی کە مجلسی ئیتیحادە بۆ هەیە ڕەتی بکاتەوە دوجار ڕەنگە هەرێمەکان زیاتر یاخود محافظەکان کە لە دەرەوەی چوارچێوەی هەرێمن بتوانن لەوێ شەڕی خۆیان بکەن ئەو بابەتانەی ترکە پەیوەندی بە بابەتی فیدرالیان جنابتان ئەزانن ئەنجومەنی پارێزگای دیالە ئەنجومەنی پارێزگای سڵاحەدین بەسرە بە ئیمزا و بە هەردوو بڕگاکە چکە دوو بڕگە هەیە بە پێی مادە 1990 بۆ دروستکردنی هەرێم هەردوو بڕگەیان جێبەجێگر هەم لە ڕێگای ئەنجومەنی پارێزگا هەم لە ڕێگای ڕێژەی کۆکردنەوەی ئیمزا کە زیاد لە 6,000 ئیمزایان کۆکردبەوە بەڵام ڕێگریان دێکڵاشیان بۆ چکەوان پیان وە ئەگەر هەرێمەکان دروست ببێ و کاتە مرکز لاوازە بێ مرکز لاواز بوو بڕیاری سەپێنراو بەسەر عێراقا ئەو مانایی نامێن ینی بۆ نمونە گەر ئێران بێ ئیرادەیە فەڕستکا لە عێراق پەیوەندیەکی ئابووری لەگەڵ عێراقا ببەستێت پێویستی بەوە هەیە لەگەڵ هەرێمەکانە بیبەستێت لە جیاتی لەگەڵ چەند هەرێمەکە لەگەڵ عێراقا پەیوەندی دروست بکە ناو کاتە لەگەڵ مرکزایکە ئەوەی کە ماوە ئێستا گرنگە ڕەنگە وڵاتی بپرسێ هەرێمی کوردستان لەم و توێژەیە چی ئەوێ و عێراق چیەوێ ئەوەی کە گرنگە خەڵک بیزانێ حکوومەتی هەرێمی کوردستان وەفدی دانوسانکاری ئێمە لە بەغدا لە مانگی 11 ئیتفاقیەکمان کرد ئیتفاقەکە زیاتر دارایی بوو ئەو حقوق و ئەو ڕێکەوتنانەی ئێمە تەزمین بکرێت لە چوارچێوەی موازنەی 2020 بەڵام لەبەرەوەی حکوومەتی عادل عەبدولمەجید استقالی کرد و موازنە نەچۆ پەرلەمان ئەو بابەتە ماوە ئێمە لە ساڵی 2019ەوە پرۆپۆزەڵی خۆمان وەکو حکوومەتی هەرێم تەسلیم بە عێراق کردووە ماوەتە حکوومەتی عێراق ئیسیجابەی چیە بۆ ئەمەوە چۆن جێبەجێیەکە بابەتێکەیە لە نێوان دانوستاندن و تەسلیمبوونی ئیرادە دانوستاندن ئۆتۆماتیکیە نقطەیەکەیەکە ئەو دوولانی دانوستاندنی لەسەر دەکەن گفتوگۆی لەسەر دەکەن یەکیان دەگرێتەوە و ئەگەر نیەتەکە ڕێکەوتن بێت تۆزێت با بڵین تەنازل لە تۆزە تەنازل لە ئەو دوجار نقطەیەکە یەک دەگرێتەوە و ڕێک دەکەوین بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێ دەکەین عێراق دەیەوێ لە جیاتی دانوستاندن تەسلیمی ئیرادە تەسلیمی ئیرادەش بەلای ئێمە بابەتێکی مەرفوزەوە بە هیچ شێوەیەک پێی رازی نابین ئەو دەیەوێت لە ڕێگای ئەم گوتوێژانەوە سنوور و دەسەڵاتی یاسایی و چوارچێوەی یاسایی هەرێمی کوردستان سنووردار بکە کە ئەمە بەلای ئێمە مەرفوزە بە پێی دەستوری عێراق ئەساسەن ئێمە دەبێت ئەو شایستە دارایانێک کە ئێمە ئێستا لە موچەمان کۆ کردوێتەوە من بابەتی بوجەمان لەبیر کردووە بابەتی ئیستحقاقاتی تر لە بابەتی بودجەی خەدەمی بودجەی سیادی خەدەمی و سیادیمان حاکیم و سیادیمان ئەساسەن بیر چووە بۆ لەبەرەوەی دۆخی دارایی هەوە نەقورسە تەنها فۆکسمان خستۆ سەر بابەتی موچە بودجە لەبیر کراوە کە کۆی ئیستحقاقاتی دارایی خەڵکی کوردستانە بۆیە پێم وایە بێ هەم لە بابەتی نەوت لە بابەتی خاکە دەستور زۆر وازحە دەستور اعترافی کردووە بە هەرێمەکان کە ئەو نەوتانە یاخود ئەو بیرانەی کە لێ ئەدرێ لە دوای 2003ەوە دەبێت بە هەماهەنگی بێ لە نێوان هەردوو حکوومەت و مادەی 105 و 106 کە پەیوەستە بە تەوزیعکردنی ئیراداتی
ئیتیحادی ئەمەش دیسان حقوقی کوردی لێ پێشێل کراوە یا خەڵکێک باسەوە دەکا باشە بەغدا بۆ دەتوانێت موچە بدا و هەرێم بۆ ناتوانێت بیدا من ئەم پرسیارم ئاراستەی عبادی کرد کە تۆ لە یەدەکی عێراقت سەحب کردووە بەپێی قانون ئەم یەدەکی عێراقی مافی هەموو عێراقیەکانە لە دروستبوونی عێراقەوە تا ئێستا تۆ خێرە یەدەگی احتیاط ڕاکێشی ئەیدەی بە عەرەب و نایدەی بە کوردیانی بەم نەسە پێموت دوو پەرلەمانتاری بەڕێز کە یەکیان کاگوشیار بۆ کەشیان کاک عەبدولعەزیز هەردووگیان پەرلەمانتاری کیتی و گۆڕان بوون حاضر بوون یعنی عێراق کە موچە ئەدا لە داهات نایدا کاکرێبا ڕەزانە داهاتی عێراق ئێستا لە عەجزە لە چی ڕایکێشێ لە یەدەکی احتیاطی ڕایکێشێ لەگەڵ قەرزی مەسارفە ئێمە ئەومان نییە وەکو هەرێم و دەبێت لە کاتی پێدانی قەرزە ڕەچاوی ئەو بابەتە بکرێت مؤتەمەری ئوردن بۆ پێدانی قەرز کە سندوقی نەقدی دەولی لەوێ مؤتەمەرێکی بەس بۆ پێدانی قەرز بە عێراق پێم وابێت 2016 بوو لەوێ ئەو بردیانی زافە کرد کە دەبێت لە کاتی قەرزەکانە ڕەچاوی خەڵکی کوردستان بکرێت چونکە ئەوانیش دەزانن کە حکوومەتی عێراق لە بابەتی قەرزەکان لە بابەتی استحقاقاتی دارایی قەدێکی زۆری لە هەرێم کردەوە بۆیە خۆی وانەیە لە ئەسڵا خۆی ئێمە بە گوێرەی ئەو هەتا ئێستاواهی بووەکە ئێمە لە قەرزەکانە پشکمان نییە بەڵام لە دانەوەیە لە دانەوەی قەرزەکانە لە پشکی تۆ بڕدرێت تۆ کە قەرز نادەیە من چۆن داوای ئەوم لێکی کە مشارک بن لە دانەوەی قەرز کە لە یەدەگی عێراق لە 8 ملیارەوە تا 2 سال پێشدا بۆ 61 بوو 90 میلیارد دلار سی و قسوورە ئێستا نازانم بۆ چەندە دابەزیوە لە 6 بەسەر 61 پێم وایە هەردوو قسەکان دەکرێت دکتۆر بەڵێ بەڕاستی ئەوەی جەنابیان باسی کردڕێک وایە بەڵام ئێستا هۆکارەکەی چیە تەکید لە مۆزوعی دارایی دەکرێتەوە لە مفاوەزاتەکان لەگەر عێراق لە دانیشتنەکان لەگەر حکوومەتی اتحادی هۆکارەکە ئەوەی کە بارودۆخی دارایی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەڕاستی بارودۆخەکان باش نین ئەو کێشانەی دیکەی کە هەند کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمە کێشەی پێشمەرگەیە کێشەی مشارەکەکردنیان بابرێن شەراکەتی کوردە لە بەڕێوەبردننی مؤسساتی حکوومەتی اتحادی مشارەکەکردن لە جێیشی عێراقی وەکەوەی کە لە دەستوری عراقی هاتیە و باز لەوەی دەکاتن تاوازن و یان بابرێن استحقاقاتی مکەونات لە دەستور کە باسی لێوە دەکاتن هۆکارەکەی کە ئێستا باسی ناکرێ وەکو باسم کرد بە خراپی بارودۆخەکە یەک دووش لە دەستور باس کرایە یعنی ئەو ناکرێ ئەمە بێن اتفاقک بکەین وەکو هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی اتحادی لەسەر هەندێک بابەت کە دەستور پێشتر حەسمی کردیە یعنی دەستور یەکلای کردیتەوە خۆ قووەتی ئەو ڕێکەوتنە ناگا بە قووەتی ئەو دەستورێک کە هەموو گەلی عێراق مەسەرەن دەنجی لەسەردایە هۆکارەکە لێرە من لەوەی دەبینمەوە کە بارودۆخەکە خراپە و دەستوریشمان هەیە لە بۆ جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانێک کە هەیە ئەوە زمانەتی کوردی زیاتر تێدا هەیە لەوەی کە ئێستا بێن بە ڕێکەوتنەکە ئێمە لەگەر ئەو حکوومەتەی کە ئێستا دێتە بڵێن لە عێراق هەندێک پێدرن حکوومەتی انتقالی یانیش حکوومەتی کاربەڕێکەر یان هەر ناوە گۆلەوە و مستەلحانەی کە هەندە زیاتر لە ئەلان باس دەکرێن لە ڕووی دەستوریەوە حکوومەتەکە حکوومەتێکی کامل سلاحیەتە بەڵام ئەبێن ئەو ڕێکەوتنانە لەگەر حکوومەت بکەین لەسەر ئەو بابەتانی کە لە دەستور باسی کرایە خۆی شتێکی دیکە شێ بەڕاستی دەمەوەی کە جەنابیان کاک شاخەوان بابەتی نەفت کە ئیشارەتی پێدا دەمەوێت شتە کڕۆم بکەمەوە یعنی خۆ ئەوان دەزانن ئەو سلاحیەتیانە سلاحیەتی هەرێمی کوردستانە بە دلیلی ئەوەی لە کاتی هەموارکردنەوەی یان با بڵێن لێژنەی هەموارکردنەوەی دەستوری عێراقکە باسی لە مادەی 112 دەکردیان ویست هەمواری بکەنەوە لەوێت تەکیدیان لەوەی دەکردەوە کە مادەی دەستکاری بکرێتن بە شێوەیەک بی کە سلاحیەتی یان با بڵێن ببتە اختصاصاتی حەسری حکوومەتی اتحاد ئەمە لەوێ مناقەشەیەوە ماکرد باشە ئەگەر ئەنگۆ ئێستا باس لەوەی دەکەن هەرێمی کوردستان مافی ئەوەی کە بتوانێت بلو خۆی نفتی خۆی بفرۆشێتن ئەدی سەلۆ داوا دەکەن مادەکە دەستکاری بکری ئەگەر ئەنگۆ خۆتان باوەڕتان بەوەیە ئەو مادەیە حەقی نەدایتە هەرێمی کوردستان کە بتوانێت ئیدارەی نفتی خۆی بکاو لۆ خۆی نفت بفرۆشی بۆ کار چی ئەنگۆ داوا دەکەن مادەی 112 جارێکی دیکە تعدیل بکرێت یاسای نەوت و غاز لە کوردستان هەیە لە عێراق تا ئێستا نییە هەتا ئێستا لە عێراق نییە مەبەستم ئەوەیە ئەوان دەزانن کەەوە هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە کەەوە مەسەرەن لە بابەتی نفت بتوانانی لە خۆی نفتی خۆی بفرۆشیتن بەڵام ئەوان دایانەوێت ئەو مافە باڵێن لە هەرێمی کوردستان وەرگرنەوە دەستکاری دەستوریشی بکات من ناتوانم عفومەکەن ینی من ناکۆکم لەگەڵتانە لەسەر یەک پرس ئەویش ئەوەیە دەستگرتن بەم دەستورەوە بەڕاستی وە پشت پێبەستنی بەداخەوە تووشی دەرەنجامێکی باشمان ناکە دروستە ڕەنگە ئەڵتەرناتیڤەکانیش کەم بنیان نەبن بەڵام بەجددی دەستگرتن بەم دەستورەوە و بانگەشە بۆکردنی ئێستا خەریکە مەشهەدەکە عەکسە بێتەوە خەریکە وای لێدە کە بەس ئێمەین باسی دەستورەکەین و ئیدی دەستور خۆی بۆ خۆی بە پراکتیکی نەماوە ئەم دەستورە بۆ نمونە جێبەجێ ناکرێت کاکە یەکەم ئیشی یەکەم وەڵامی جوانی مستەفا کاظمی ئەوە بوو یەکەم توییتی بە زمانی کوردی بوو
لە پاش هەڵبژاردننی بۆ ئەوەی کە وای پیشان بدا کە گوایە ئەمە مەسەلەن ویستێکی باشی هەیە و هەست و سۆزی چوزانم کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بەلای خۆیان ڕابکێشە بەڵام یەکەم کاریشی کە کردی پێشێلکردنی مادەی 4 دەستور بوو کە ئەوە تا ئەڵەن نووسراوی زمانی کوردی لەسەر نووسراوە فەرمیەکانی حکوومەتی عێراقی هەڵگرتووە یعنی کەواتە تۆ لەم شتە سادەوە بیگرە کە تا هێستاش بەکارهێنانی زمانی کوردی شتێکی زۆر کڵێشەیی بوو و جەنابتان لە بەغا نەزانن کاکشاخەوان و جەنابیش کردنەوە درا پێمەوەی نەبووە پێشترەوە هەر نەبووە من نازانم هەتا ئێستش ئەگەر بەکارهێنانی زمانی کوردی کاکشاخەوان ینی سادەترین و سمپڵترین ئەو شتانن کە ئەبێت دوای هەموو شتێک بێکە ئێمە بێ لێ بچینەوە ژمارە 7 ساڵی 2014 زمانە فەرمیەکان بەڵام لەگەڵ ئەوە شایانی ئێستا ئێمە وای لێ هاتووە ئەبێ شوێنی ئەمە شوێن کە کاکە ئایا زمانی کوردی بەس وەکو کڵێشە ئێوە لە ناو پەرلەمانە بوون هەتا ئێستا توانی وتانە مەسەلەن بە زمانی کوردی ئەو ڕێگە خۆشکردانە مەسەلەن ناو پەرلەمانە کراوە ئایا لە ناو ئەنجومەنی وەزیرانە هەیە ینی ئەمە شتە زۆر سادەکانە جاتۆ ئەگەر بێت و گرفتت بێتەوە سەر ئەوەی کە تۆ لە زمانە مشکلت هەبێ و ئامادە نەبن زمانە کوردیەکە بەرامبەر بە زمانە عەرەبیەکە بنووسرێ لە کاتێکا کە لە دەستوری زۆر وڵاتانە ئەو وڵاتانەی کە بایلینگۆڵن بەڕاستی مناقەشە لەسەر نەوعی فۆنتەکە و سایز و ئەوە شەکرێ ینی مستحیلە کیوبیکیە قوبوڵی ئەوە بکا کە ئەنووسرێ کانتۆنی کیوبیکۆس قبول ناکا بە فۆنتی 11 بنووسێ و ڕیپبلیک ئۆف کەنەدا بۆ نمونە مەسەلەن بەهین بنووسێ بە فۆنتی 14 بنووسێ ئەوە ڕێکخراوە جاتۆ ئەگەر بێت و لەم وردەشتانەیە گرفتت هەبێ و ستەمت لێ بکرێ نەوتی چی و بوجەی چی و هێزی پێشمەرگەی بەرستانی دکتۆر من لەو خاڵەیە لەگەڵ جەنابتە بۆچن جیاوازە چکە ئێمە هەر دەبێت دەست بە و دەستورە بگرین چکە تاکە دەرەچەی یاسایی ئێمە بۆ بۆنەوەی عێراق لە ڕووی یاسایەکە و دەستورە ئەگەر شاخەوان عفومەکەی ئیش من کە ڕێکەوتنم کرد عفومەکەی کە ڕێکەوتنێکی یاساییم کرد کە چوو لە پەرلەمان و دەنگی لەسەردرا هیچ نمونونەکان لێگەڕێ ئەوەی یاسای بوجەی ساڵی ڕابردوو باسکە کە بەڕێوەبەرێکی گشتی بە میزاجی خۆی ڕای ئەگرت کە ئەمینداری ئەنجومەنی وەزیران بە میزاجی خۆی ڕایەگرت کە سەرۆکوەزیران بە میزاجی خۆی ڕایەگرێ حامیەکانی دەستور لەکوێ بوون محکەمەی ئیتیحادی لەکوێ بوو دەستور خۆی لەکوێ لە ڕووی یاساییەوە چی کرا دکتۆر بە ئێمە و بابەتەشی بکەینەوە ئەوەی کە ئێمە بە عێراق ڕەبط کرد دەستوری عێراق پێشێلکردنی دەستور و لەگەڵ نەبوونی دەستورا دوشتی جیاوازە پێشێلکردنی دەستور نەبوونی دەستوری فعلیمان هەیە و لە کارخستنی فعلیش دەزانی ئێمە کار بگاتە ئەوەی کە بە فعلی دەستوری عێراق ئەوان بڵێن کاری پێ ناکەین و کاتە قیادی سیاسی کوردستانیش بڕیارێت لەدا خۆی مناڵێنەوە دیبازی دەستور کە باستەوەی دەکاتن جێبەجێکردنی دەستورەکە گەڕاینەوە دیباجی دەستوریش و هەڵی ئێمە چییە لە بابەتی دەستوریە کاکسۆران ینی من ئەم بابەتەم لە جەنابی سەرۆکیش بیستووە هەندێک هەڵە کراوە لەلایەن ئێمە وەکو کورد بەرامبەر بە مافەکانی دەستوری خۆمان پێشێل کراوە بێدەنگ بووینە پێشێل کراوە مووقیفمان نەبووە لە کاتێکا کە مووقفی ئێمە بە قووەت بووە لە 2007 کاتێکە دەستوری عێراق لەبارەی مادی ١ جێبەجێنەکە مووقفی ئێمە چی ئێمە بایکۆتمان کرد ئێمە مووقیفمان هەبوو لەبارەی بەر حکومەتی عێراق لە کاتێکە ئێمە تاکە لایەن بووین کە مشارک بووین لەگەڵ شیعە بۆ حکومەوە دەمانتوانی شەرعیەتی ئەو حکومەتە لەبار ببین بۆیە ئێمە پەنامان نەبردووە بۆ دەستور لە زۆر پرسە لە پێم وایە لەم بابەتەشە ینی ئەو باسی کرد ئەم بابەتانە زیاتر پەیوەندی بە ناتەبایی خۆمانەوە هەبووە نەمانتوانێت یەکدەنگ لەگەڵ عێراقا مامەڵە بکەین زەربەی زۆری لە ئێمە داوە ینی جەنابی باسی کرد کە ئێمە پەرلەمانتاری کوردمان هەیە لە بەغدا بە دەنگی کورد چۆ لە دژی کورد قساکە ئەمە قسەی من نییە ئاخیر وەفدی ئێمە کە کاقوبا چوەتە بەغدا با لە ڕێگای کوردستان 24 باسی بکەین ئەمار حەکیم کە سەرۆکی بەرەی حکمەیە بە کاقوباد و بە وەفدەکەی ئێمەی وتبوو ئێمە ئەزانی ئەوە شایستەی داراییتان ئێوە مافی خۆتانە موچەتان پێ بدرێ بەڵام کاتێک کە بڕیارە ئەدرێ موچە بدەبێ و پێش هەموو شتێ فکر لە پەرلەمانتارەکەتانەکەی ناویکی وت و کە فڵان پەرلەمانتارتانەڵێ موچە منێرن بۆ هەرێم چکە ناگاتە دەستی خەڵک یعنی ئەمە وای کردو مووقفی ئەمە زەعیفە هیچ هێزێکی سیاسی من لە بەغدا بووم جورئەتی ناکرد بە پێشمەرگەم لە ملیشیا ساڵی 2014 کۆتایی 2014 پەرلەمانتارێکی کوردوتی پێشمەرگەم ملیشیا لەناو پەرلەمان گوتی بۆیە ئەم ناتەباییە و ناتفاقی ئێمە وای کردووە کە ئەوان بەم شێوە مامەڵە لەگەڵ ئێمە بکەن ئەگینا کورد بە یەکدەنگ و یەکەڵستوانێت استحقاقاتی دارایی خۆی وەربگرێت لە بەغدا واتوانێت فشاریشی لەسەر دروست بکە کورد کۆمەڵی فشاری هەیە لەسەر حکوومەتی عێراق توانێت دروستی بکە بەڵام ئەگەر یەکدەنگ نەبێت لە سلێمانی تا ئەگاتە زاخۆ لە خانەقین تا زاخۆ ناتوانێت بیکە من ناتوانم ئەو کارتی خۆم بەکار بێنم سلێمانی لەگەڵم نەبێت
یا هێزێکی سیاسی لە کوردستان لەگەڵم نەبێت دروستەوە. کارتەکانی ئێمە کاتێ بەقوەتە بن بەرامبەر بەغدا ئێمە وەکو قیادەی سیاسی یەکدەنگ بین بۆیە زۆر جار باز لەوە دەکرێت جەنابی سەرۆک و مام جەلال کە بڕیارێکیان ئەدا بڕیارەکەیان بەقوەتر بووە بەغداش گۆڕایالیانە کرد لەبەرەوە بوو دوو هێز بوون و یەکدەنگ بوون بەڵام ئێسام هێزانە کۆ ناکرێتەوە ئێستا هێزێک دروست بووە لەسەر ئەساسی ئەوەی کە چۆن ئیتیمای نیشتیمانی لە وڵاتە کاڵ بکاتەوە بیسڕێتەوە گەنجەکانی ئێمە لەسەر ئەوە ڕائەهێنن کە چۆن بەرەو عێراق بچن چۆن ئینتیما هەموو شتێ فڕە بدەن و بەرەو عێراقچێتی بچن زۆر بەوازەحی ئەمانە گرفتی سەرەکی ئێمە نەبوونی یەکدەنگی کووردە کاک شاخەوان گرنگە ئێمە خۆشمان و خەڵکیش قەنەعەت بەوە بێنین کە ئەوەی کە حکوومەتی عێراق بەرامبەر هەرێمی کوردستانێکە فشاری سیاسیە و هیچی تر پەیوەندی بە ڕقەمی بەرمیلە نەوتەکان و بە ڕقەمی داهات و ئەم شتانەوە نیە لە 2023 تا ئێستا کە کورد لە ڕووی سیاسیەوە بەهێز بوو بێ عێراق زعیف دیار بووە باشتر مرکز بوو بۆ خواستەکانی کورد کە لە ڕووی سیاسیەوە کورد لاواز بوو بێ وەکو لە 2007 بە تایبەتی تا ئێستا حکوومەتی عێراقیش بە باشی ملینە و هەندێک جار زۆر خۆشی گران کردووە ئەگەر بۆ ئەوەی کە تۆ بزانی بەڕاستی ئەمە لەسەر نەود نییە لەسەر ژمارە نییە بۆ نمونە لە خیانەتی 16 ئۆکتۆبەری 2007 تا ئێستا بە بەرچاوی هەموو دنیاوە هەموو راپۆرتە زیانیەکان باسیەکەن نەود بە تەنکەر نەوتی کەرکووک بە تەنکەر ئەدزرێ بە ناوچەی زێر دەسەڵاتی یەکێتیە ئەڕوات بۆ ئێران بە نرخێکی هەرزان ینی دزرێ و تاڵانەکرێ و ئەفرۆشرێ داهاتەکەشی دیارە بۆچیە بۆ بەشێک لە گروپە میلیشیەکانی کەرکووکە بەشێکیشی بۆ گروپی 16 ئۆکتۆبەرە تا ئێستا حکوومەتی عێراق هەتا ئەم چرکەی ئەمە قسەی تیاگەن هیچ هەڵوێستێکی نەبووە باشە ئەگەر تۆ کێشە لەگەڵ بەشێکی زۆر بە پرسەباڵەکانی تایە باشە ئەگەر تۆ کێشە لەگەڵ کوردستان لەسەر نەوتە نەوت ڕادەنجناکە بۆ لەم نەوتە ناپرسی کە لە کەرکووک هاڕوە ئایا ئەمە سامانی عێراق نییە بە حسابی خۆتەن مەسەڵەن بۆچی تۆ ئەوەندە لە خەمای ڕۆژانە بڕیاری تازە و باش بەس بۆمانەوەی موچەی ئەوەی کە پێڵەن ڕەفحا موچە خۆرانی ڕەفحا بۆچی ئەوانە بۆچی تۆ تا ئێستا مەسەلەن زیندانە سیاسیەکانی کوردستان ناخرێنە سەر عێراق زۆر کێشەی تر هەیە کە تۆ بۆتە ڕێوار دەزانێ هەڵەبجە لە ناو دەستور لە زمانی تعویزات هەموو ساڵێک ناوی هاتووە کە قەرەبوو بکرێتەوە بەڵام یەک فلستی بۆ سەرف ناکرێت لە 2007ەوە بە فەرمی لەلایەن پەرلەمانی عێراق و بڕیار درراوە بودجە و چەک و تفاقی پێشمەرگە لەسەر حکوومەتی عێراق بێ لە بەڕۆی لە مەنزومەی دیفاعی عێراقیە تا ئێستا لە ناو لە قورسترین شڕی وەکو شەڕی داعشە نەک فیشەکەی نیانە دوای ئەوە پەلاماریشی داین دکتۆر بەس حەزەکەم شتێکی ڕوونکەیتەوە ئەو پەرلەمانتارە کوردانەی کە دژی هەرێمی کوردستان ینی هاش و وش و دەنگەدەنگیان زۆر زۆرە ناو سۆشیال میدیا ئایا ئەوانە هیچ کاریگەریەکیان هەیە ڕاستە ناومیدێکی لای خەڵکی کوردستان دروست کردووە لە ڕووی معنەوی ئایا لە ڕووی لەسەر ئەرزی واقع هیچ کاریگەریەکیان هەیەڵێ پێشەوەی بێم جاوی پرسیارەوە دەمێنێت باس لەوەی بکەم لەسەر پێشکەوتنی هەرێمی کوردستان کەەوەی باسی کرێستە جەنابەت ئەزانی هەرێمی کوردستان لە زۆر ڕۆوە لە شارەکانی باشووری عراق و لە بەغداش لە پێشکەوتوترە بەڕاستی لە ڕۆی پێشکەوتن و ڕێگاوبان و بینا و لە زۆر بواردا خزمەت گوزاریەوە ئەوە بوویتە کێشە لەبوومە بەڕاستی لە بەغدا لای زۆربەی ئەندامانی پەرلەمان کە مناقەشە و بابەتە دەکرێت وا لە خەڵکی خۆیان دەگەینن کە هۆکاری چونە پێشی هەرێمی کوردستانەوە بووکە لەسەر حسابی پارێزەکانی باشووری عراق لەسەر حسابی موازنەی عراقی بووە لە کاتێکدا وانە ئەوەی کە لە بۆ هەرێمی کوردستان هاتیە نەک حەقی خۆمان نەبووە بگرە زۆریش کەمتر بووە لەوە کەواتە ئەوە بوویتە هۆکارێک لە ئەوەی جارێکی دیکە سیاسیەکان هەوڵ بدەن باڵێن لە جیاتەوەی بەداخەوە ینی وان ژۆک و هەرێمی کوردستان هەوڵ بدەن شارەکانی خۆیانیان شارەکانی باشوور ببەنە پێش و لە ڕووی خزمەت گوزاریەوە خزمەت بە خەڵکی خۆیان بکەندانێ عقوبەی هەرێمی کوردستان بدەن لەوەی بتوانن هەرێمی کوردستان ڕابگرن لەو بە پێشچوونەی کە خەڵکی خۆیان محاسبەیان نەکات جارێکی دیکە خەڵکی باشوور کە دێتە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان دەبینی بەو شێوەیە بسیار ئاڕاستەی سیاسیەکانی خۆیان دەکات هۆکارتیە هەرێمی کوردستان بەو شێوەیە ئێستا لە پێشەوە شارەکانی مەش بەو شێوە ماینەوە ئەوان دایانێ بەڕاستی وشێک لە هۆکارەکانە زۆر لە هەوڵیشان دکتۆر فەوزاکەی ئەوێ خەدەرات ئەو مشکی لە کۆمەڵایەتی و مرۆی و ئینسانیانی کە لەوێ هەن بیگوێزنەوە بۆ کوردستان زانی پرسیارەکە ئەوەی ڕوبەڕوویان دەبتەوە هەرێمی کوردستانیش کە بۆی بەشێکە لە عراق ینی
ئەو مخدراتی کە باست کرد ئەو چوونە پێشەی کە لە هەرێمی کوردستان هەیە و کە لەوێ نیە ئەو مخدرات و ئەو تریاکەی کە لە جنوب هەیە لە هەرێمی کوردستان نیە ینی هۆکارتیە لە ناو یەک وڵات بەو شێوەیە جیاوازیە ئەگەر وڵاتێکی دیکە بووە لەوانەیە حجێ خۆیان دەبوو کاتە وەڵامی خەڵکیان بدا بۆ بەڵام کە لە ناو یەک وڵاتە پێم وایە ئەو جوابیان نیە ئەوە یەک لە هۆکارەکانە کە دانوێ هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و عقوبە بدەن ئەگەر بینە سەر پرسیاری جەنابەت لەسەرەوەی کە ئەو ئەندام پەرلەمانتارانە یا ئەو پەرلەمانتارانە یان ئەو پەرلەمانان توان لە بەغداد بکەن بەڕاستی یەکشت نمونە لە بۆ جەنابەت دێنمەوە ڕۆژێکە بەڕێز دکتۆر فواد حوسێن دەنگدان لەسەر کابینەکان تەواوکردنی کابینە وزارێکی کازمی دەکرا و بەڕێز دکتۆر فواد حوسێنیش مڕەشەح بوو لە بۆ ئەو وزارەتی دەرەوە ئەوەی کە ئێمە بەڕاستی تێبینیمان کرد هەندێک لە ئەندام پەرلەمانەکان ینی داوایان لە خەڵک لە ئەندام پەرلەمانە عەرەبەکان دەکرد لە شیعەکان دەکرد کە دەنگ بە فواد حوسێن دەدەن هۆکارەکەشی چ بوو؟ هۆکارەکەی تەنها ئەوە بدایانگۆ دکتۆر فواد کاتی خۆی لە کاتی ڕێفراندۆم دەنجی بەسەر بخۆی لە بۆ هەرێمی کوردستاندایە کوردەکان ینی کەسێک نییە بتوانانی مەسەن کاری و مۆزوعی کەلەوانی کە دەنجیاندایە چکەمە بە خۆمان جێمان لێ بۆ بەڕاستی دەیگوت ئەو دکتۆر فوادی کە دەتوانێت بکەنە وەزیری خارجی عراقی ئێستا یەک لەو کاسانە بووە کە دەنجی لە ڕێفراندۆم دەنجی بە بەڵێدایە لێدوانەکانیان ڕاکێشا بوو لێدوانی دکتۆر فوادیان ڕاکێشا و پێشانی عەرەبەکانیاندا ینی بەداخەوە من ئەو کاتێ پێم گوتم ئەگەر دکتۆر فوادێک لەو کەسانە بووە کە دوور لە جەنابیان پاک نەبووە نەزیح نەبووە کەفؤ نەبووە لە مەجای خۆی نەیتوانی بووە ئیدارەی ئەو وەزارەتە بکەیان فەشەلی وینا بووە لە وەزارەتی مالی حەق خۆتان بوو دەتان گوت ئەو کووردە لە پۆستێک ئێستا داوام دەکەن پۆستێک بەتەمایەوە بگریتن کە لەسەر حسابی کووردە دەمانەیە خەڵکێک بی خەڵکەی بە مستەوا بیتن و خەڵکێک بیتن کە پاک بیتن بەڵام ئەنگۆ هیچ یەکتەن لەوانە نییە نەوەڵامە شادیەوە دێن کە دکتۆر فواد پاک بوو بەڵام لە هەمان کاتیشدا هەوڵی ئەوان دەکە دەنگ نینی هۆکارەکەی ئەوەی کە دەنجی بە ڕێفراندۆمدایە ئەوجا ئەو جەنابەت باسی دەکەی ڕاستە ناتوانن کاریگەریان هەبی بەڵام زۆر جار هەیە لەگەر لایەنەکانی شیعە بەڕاستی ینی بابرێ معلوماتی نادروستیان دەدەنێ زۆر جاری وا هەیە مەسەلەن ئێستا هەمومان دەزانین ئەگەر بێن باسی بابرێن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ساڵی 2020 ئەوەی کە هەیە ئەوەی معلوماتم هەیە 5 مانگ موچە تەوزیع کرایە بەڵام 4 مانگ کە حکوومەتی هەرێم قەرزاری موچەیە ئەوە ساڵی 2019 هی پێشترە پێش ئەوەی کە موازنە لە بەغدا بێتن لە بۆ هەرێمی کوردستان یعنی ئەوە ئیلتیزامەکی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە موچە خۆران کە پێیان دەرێم چارمان موچە قەرداری فەرمانبەرانم لە ئەوەی ئەو مافەی فەرمانبەران نەڕوا لەوەی فەرمانبەران هەست بەوە نەکەن کە موچەکان ڕۆیشتیان حکوومەت بەتەمای ئەوە نیە نیەتی ئەوەی نێکە ئەو موچەیان بدات کە باسلەوەی دەکاتن ئەو موچە ئێستا دێدەم هیمانجیەکە یان مانجلو بەڵام ئەگەر موچەکانی ساڵی 2020 کۆ بکەینەوە 4 یان 5 موچە دابش کرایە ئەندامانی پەرلەمانی کورد نوێنەرانی کورد لە بەغدا بەڕاستی لە ناو پەرلەمان و لە لای لایەنە عەرەبیەکان باس لەوەی دەکەن کەەوە هەرێمی کوردستان لە ساڵی 2020 تەنها یەک موچەی دابش کردیە بە عەرەبی کە بە عەرەبی شتە نووسنیە ئەدوێن بۆ ئیعلامی عەرەبی درۆ لەگەڵ جمهوری عەرەبیەکان کە دێن بۆ کوردستان قسە دوێنێکیان نووسیوی 6 مانگە موچە نەدراوە لە کوردستان باش لە ساڵی 2020 تا ئێستا دەرێن یەک موچە درایە یەک موچە بەڕاستە حکوومەت هێرم 4 موچە قەردارە بەڵام ساڵی 2020 5 موچەی دابش کردیەوە لە مێژووە خۆت مای زۆر نیگەرانەیە ئێمە باس لەوە بکەین کە پەرلەمانتاری کوردمان هەبێ بچێ بەو نەوع مامەڵە بکە لە کاتێکا بەدەنگی کورد لانی کەم چۆتە ئەوێ زۆر بەداخەوە بەڵام هەستەکەم دانوستانەکان یەک خاڵی مێژووی هەیە بەبیرماتەوە پێم خۆش ئاماژەی پێ بکەم مەسلەی ئەو هەڵگەڕانەوە ئەو جۆرە لە خیانەتی نەتەوەی بەداخەوە کە بەشێک بۆ لە مێژووی ئێمە شاعرێک ئەحمەد موختار جاف کە لە کاتی خۆیان لە دەورەی یەکەمی پەرلەمانی عێراق دوای ئەوەی عێراق بێ بە وڵات ئەندامی پەرلەمانی عێراقی بووە ئەو کات ئەم دیاردەیە هەبووە هەندێک پەرلەمانتاری کورد بەداخەوە بۆ پارە و بۆ ئەوانە دژی کوردستان موقیفیان وەرگرتووە جا لە ساڵی 1928 ئەحمەد موختار جار ئەڵێت ڕوڕەشی دنیا و قیامەت ئەو نەفانانن کەوا هەجوی قەوم و میلەتی خۆیان بۆ پارە و نان ئەکەن یعنی ئەمە کەواتە لە 1920 هەبوو بێ مای نیگەرانیە کە لە 2020 هەبوو بێ بەڵام ئەوەی مای خۆشحاڵیە ئەوانە کە کەمینەیەکن و کەمینەیەکی ناسراون و لە چەند کەسێک تێناپەڕن بەڵام دیسانەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر دانوستانەکان و بگەڕێنەوە سەر لەمپەر و گرفتە بنیاتیەکان ئەوەیەکە ئەگەر بێت و ئەو دەستوری لەمپەرمان زۆر کرد ئەگەر بکرێن بۆچی گرنگە ڕێکەون و ئەگەر ڕێک نەکەون بۆ هەردوولا زیانەکان چین بەڵێ بە نەزەری من لە ئێستاوەکو وەکو من لە پێشەکیکەشە ئاماژەم پێکرد ڕێککەوتن بۆ هەردوولا گرنگە لەبەرچی
لەبەر ئەوەی وەکوتم هەردوو لا بای ئەوەندە کێشە و ئاستەنگیان هەیە کە ڕەنگە بە نسبەی جیاواز ڕێک نەکەوتن کاریگەری لەسەر کوردستان هەبێ بەڵام وەکەوەی کە کاک شاخەوان ڕوونی کردەوە ڕێک نەکەوتن ئێمە بە دیوی کوردستانە نەیبینین بەردەوامی ململانێ و ڕێک نەکەوتن و نەسازان و دڕدۆنگی لەگەڵ کوردستانە کاریگەری لەسەر پرۆسەی حکومڕانی لە بەغایە هەیە کاریگەری کۆمەڵایەتی هەیە و لێکەوتەی و دەرهاوێشتەی سیاسی دوورمەودا و کورمەودا و لەگەڵ کوردستان ڕێک نەکەوێت بەختی سەرکەوتنی هەیە کازمی بەختی سەرکەوتن و سەرنەکەوتن ئاخرە بێ ئێمە بەچی بیپێوین کازمی بۆ ئەوە هاتووە دروستە لە ڕووی دەستوری و یاسایەوەکو کاکتۆر ڕێبوار فەرمووی حکوومەتێکی کاتی نییە بەڵام وەکو خۆی لە ئەجەنداکەیە لە خاڵی یەکەمی ئەجەنداکەیە ئەڵێ ئەرکی من ئەوەیە کە ئەم حکوومەتە ئامادە بکەم بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک بکرێ و ئەوانە بۆی بەرەو حکوومەتێک بچین کەواتە ئەگەر کازمی بێوێت چانسی سەرکەوتنی هەبێ بۆی بێ بە سەرۆکوەزیرانێکی هەمیشەیی و باش و نمونەیەکی باشتر پێشکەشکە ئەبێ ئەو هەڵانەی کە سەرۆکوەزیرانەکانی پێش خۆی کردوێتی دووپاتی نەکاتەوە چکە بێ ئێمە ئەوەشمان لەبیر بێ کە من ئەگەڕێمەوە سەر ئامانجێکی تر 161 بەیاننامەی نێودەوڵەتی بە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیشەوە بە هەموو وڵاتە زلهێزەکانەوە بە ڤیتۆ بەدەستەکانەوە 161 بەیاننامە هەن کە حکوومەتی عێراقیان لە مانگی حوزەیرانی 2017 تاوەکو 1/11 2017 دەرچووە لەو بینەیە تایبەت بە پرسی ڕیفراندەم و چارەنووسی کوردستان لە عێراقا حکوومەتی عێراقیان ناچار کردووە کە ئەبێت دەستور بکا بە بنەما و ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمە و بە دیوەکەی تریشە ئەو مافیان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵەن تۆ ئەبێ بچیتە ناو پرۆسەیەکی بنیادنرانەوە لەگەڵ عێراقا ئەگەر هاتوو ئەبێ ئێوە چوارچێوەی پەیوەندەکانی خۆتان بە گوێرەی ئەو دەستورەی کە هەیە ڕێک بخەن کەواتە بە دیوێکی ترا ئەگەر هاتوو ئەم ڕێککەوتنانە ئەوان دەرک بم بەرپرسیارەتی ئەکەن بە ئەمە ترسێشەکەن و ئەوان نەزانن کە ئێستا ئیلتیزامێکی زیاتری نێودەوڵەتی لەسەر شانیانە کە ئەبێ بە گوێرەی دەستور لەگەڵ کوردستانە ڕێک بکەون ئەگەرنا وەکو کاکتۆر فەرمووی گەڕانەوە بۆ دەستور بۆ دیباجەکەی بۆ بڕاردان لە مافی چارەنووس هەمیشە ئۆپشنێکی کراوەیە و هەیە و خاڵێکی تریش ئەوەیە کە ئەوان باشتر لە ئێمە ئەزانن گەڕانەوە بۆ عێراق دڵی پێخۆش ناکەن یعنی ئەو ئاراستە بچووکەی کە هەبێت داوا لە ئێمە بک بۆ گەڕانەوە بۆ عێراق کاکە نە عێراق ئەمڕۆیە نە ئێمەش ئەمڕۆیە لە عێراقین ئێمە لە ساڵی 1925 گەڕاینەوە بۆ عێراق ئەو هەموو حەدەسانەمان بینی کە ڕەنگە کۆتاییەکانی بە ئەنفال و لە ساڵی نەوەتەکانە کۆتایی پێاتی بێت لە ساڵی 2023 گەڕاینەوە بۆ عێراقی بەڵێ بە دڵنیایەوە لە ساڵی 2023 گەڕاینەوە پەلاماردانی خانەقین و پێش داعش و ئەوانەمان بینی و بڕینی بوجەمان بینی و لە 2017 گەڕانەوەمانەوە حەزەکەم یەکی دوو خولەک ئەوانیش بەڵام یەک خاڵی زۆر کۆتایی هەیە کە من ئەمەوێ بیڵێم ئەوەیە کە کاتی ئەوەیە بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بیر لەوە بکەنەوە کە ئیتر ئێمە ئەبێ خۆمان لە ژێر بار و منەتی عێراق بێنینە دەرەوە و ڕێگە نەدەین چیتر موچە و بوجە بکرێتە پرسی هەمیشەیی و بکرێتە کارتی فشار لەسەرمان و بکرێتە بەدیلی ئەو پرسە گرنگانەی کە 100 ساڵە گەلی کوردستان خەباتی بۆکا لەگەڵ عێراق. دەستخۆش کاک شاخەوان دوو خولەک بتوانین بزانین گەشتبینیەک هەیە بە ڕێککەوتن ئەم جارە وەگەر ڕێکەون سوودەکەی بۆ هەردوو لا چیە بێ؟ طبعا سوودەکەی ئەوەیە کاکتۆریش باسی کرد بابەتەکەی استقراری سیاسی لە عێراق بەبێ کورد نابێ یعنی ئەگەر ئەم کێشانە بەردەوام بە استقراری سیاسی لە عێراق نابێ و ئێستا ئەو حکوومەتە بە تایبەتی موسساتی ئەمنی ئێمە توانین لە ئێستا بەداوا بە موسساتی ئەمنی عێراق بەپێی مادەنەوە لە دەستوری عێراقی بڵین ئەوە جێشی عەرەبیە جێشی عێراقی نییە چونکە مادەی نۆ تعریف و چوارچێوەی داناوە بە موسساتی ئەمنی کە دەبێت تەوازنی تیا بێ و بەپێی تەوازن فەرموو 6 دامەزراوەت هەیە لە عێراقا پێشتیش باسم کڕۆم 6 دامەزراوە سەرۆکەکانیان بە پلەی وەزیرە دەبێت بەلای کەم یەک یا دوانیان کورد بێ هیچ لەمانە کورد نییە و زیاتر تایفیە و تایفەکە شیعەیە بۆیە عێراق دەبێت ئەم تەوازنە بگەڕێنێتەوە بۆی کە شەرعێت بۆ حکوومەتە بگەڕێتەوە بۆی دەولیەن حساب بکەن کە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی کامل سیادە و شەرعێ دەبێت مافی کورد بدا بەڕاستی یعنی ئەگەر ئەمڕۆژ ئەم بابەتە بەردەوام ئەم کێشانە لەگەڵ هەرێما بێ ڕەنگە هەرێمی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان موقف وەربگرێ و من باسم کرد جەنابی کاک مەسوور سەرۆکی حکوومەت بە نەس ئەم بابەتی باس کردووە ئێمە و توێژەکەین لەسەرەوەی بگەینە ڕێکەوتن یا لەسەر تەسلیمبوونی هەرێمی کوردستان و تەسلیمبوونی ئیرادەی خەڵکی کوردستانە بە عێراق ئەمە قابلی بە قبول نیە ینی دەجاری ترۆفەتی ئێمە بچێت لەسەر ئەو ئەساسە بێ کە ئەوان ئیتر بیانێ کۆنتترۆلی سیاسی و ئیداری و مالی هەرێم بکەن ئەمە مەرفوزە بەلای ئێمە قابل بە قبول نییە
ئەگەر لە دەروی ئەو چوارچێوەیە ڕێکەوتنەکەن ڕێکوتنی مالیەکەن فەرمە گفتوگۆی لەسەرەکەین چ حەقی ئێوە لایەمێ چ حەقی ئێمە لای بەڵام وەک باسم کرد مەبدەئی ئەساسی لە لای ئێمە سابت و نەگۆڕە کە ئەویش تەسلیم نەبوونە بە ئیرادەی بەغدا و ئەم هەرێمەم چوارچێوە یاسایی دەبێت پارێزراو بێ و هەرچی ڕێکاری دەولی و یاسایی گرین نەبەر بۆی کە ئەم قوارەیە پارێزراو بێ و ئەوەشی کە دەیکەن لە ڕێگای هەندێک لە پەرلەمانتارە خۆفرۆشەکانی خۆمان بۆ ئەوەیە کە کاریگەری کوردێک ڕەنگە زیاتر بێ لەسەرەوەی کە بڵێ شەرعیەت لە هەرێمی کوردستانی وەگەوەی کە عەرەبێ باسکە ئێستا عەرەبەکان باشترە دوێن لەو کۆمەڵە کووردە کاک دکتۆر ئەگەر بە دوو خولەک ڕای خۆت لەسەر هەمان بابەت دەزانی پێم وایە ئیستیقراری عراق ئەوەندەی لە بەرژەوەندی لایانی شیعەیەکە ئێستا زۆرینەی عراق و حکوومەتی عراق زیاتر ئەو بەڕێوەی دەبا ئەوەندە لە بەرژەوەندی ئەوانەوەندە لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی سونە نیە چونکە ئەو وڵاتە ناکرێت هەتا سەر بەو شێوەیە بێت ئەگەر بگەڕێنەوە تاریخیش هەر کاتێک ئەگەر کورد بابرێ مافەکانی پێشێلکراوی نەهێشتی حکوومەتی عراقی ئیستیقرار بکات ئەو وڵاتەش ئەگەر ئێسامە بەڕاستی ینی بەوەی کە ئەگەر نزیک بین لە شارەکانی عراقی دەرەوەی هەرێمی کوردستان دەزانین معاناتی خەڵکی بە شێوەیەکە ئاوی خواردنەوەیان نییە ڕێگاوبانیان نییە لەسەری بڕۆن قوتابخانەیان نییە نەخۆشخانەیان نییە ئەوە هەمووی هۆکارەکەی ئیستیقراری ئەو وڵاتەیە ینی ئەوانش پێویستیان بۆیەکە وڵاتەکەیان بەرەو ئیستیقراریەت بڕاتن ئەو ئیستیقراریەتی کە باسیشی دەکەین هەرگیز بەبێ ئەوەی کە هەموو لایەنەکانی عراقی لەسەر ڕێک بکوێن بە کورد و بە سونەش بەڕاستیان ئێمە بە تۆزە لایەنەکانی دیکەی عراقیژین تۆزە گەر لە بابەتەکە بەوردی تەمەشا بکەین هەر کورد نییە کەوا مافەکانی لە عراق پێشێ دەکرێت بەشێک لە سونەش بەڕاستی ئێستا لە عراق جوگرافیای نەماوە مافەکانی پێشێل دەکرێت کەواتە دەکرێت ئێمە بە نزیکبوونەوە لە لایەنەکانی دیکە ئەوانەی کە مافەکانیان لە عراق کوراوە دەتوانین هەموو شارێک لەسەر لایەنی زۆرینەی عراقی دروست بکەین کە مافی هەموو لایەک پارێزراوە بێگەر مافی هەموو لایەکان پارێزرا بێ ئەو کات عراقی بەخۆ دروستە بی لە بۆ ئەو لایەنێکی ئێستا زۆرینەیە لە عراقدا لێ پێم وایە بە هەمان شێوەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و بە هەمان شێوەش لە بەرژەوەندی حکوومەتی اتحاد ئەگەر وەکو لایەنی زۆرینی شیعویان وەکو حکوومەتی اتحادی باس بکەن بەڵام ئەگەر باسی خودی مصطفی کاظمیش بکەین بەڕاستی ئەو بەڕێزەش ئاهێستا کە حکوومەتی وەرگرتێ بۆ فترێکی کەمتر لەوەی کە عادەتی کە سەرۆک وەزیرانەکانی دیکەی پێشوو لە بۆ ماوەی 4 ساڵ بوون لە خولێک بۆ خولێک بوو کەمتر لەوە ئیسپاتی ئەوەی خۆی بک بتوانانی شتێک بک کە سەرۆک وەزیرانەکانی دیکە پێشتر سەرۆک وەزیرانەکانی پێشی خۆی نەیانتوانێ بیکەین چونکە ئەگەر هاتوو بەڕاستی دەبی وای لێ بکرێ ڕێکەوتن ئەگەر هەرێمی کوردستان لە ڕووی دارایی لە هەموو ئەو بابەتانەی دیکە هەیە بە ئینجازێک حساب بکرێت لە بۆ حکوومەتی اتحادی نەک ئەوەی کە ئێستا جەنابەت پێشتر باس کرد ئەو سەرۆک وەزیرانانی کە ناتوانن لەگەر هەرێمی کوردستان ڕێک بکەون نەوەک عقوبە بدرێن لایەن خەڵکی خۆیان لە شار ئەجارە دیکە بۆی کە دەنجیان پێ نەدرێ بۆی کەوا لە هەرێمی کوردستان نزیک بنەوەیان مافە داراییەکانی هەرێمی کوردستانیان داوە لێ پێویستە لەسەر ئەو بەڕێزە سەرۆک وەزیرانی ئێستا عەبدولمەهدی کە بە پشتیوانی کورد هاتە سەر حکم و بە حساب دۆستی کورد بوو ئاخر دەستەگوڵی ئەوە بوو بەشەوە کەمەی بۆ موسیقی کوردستانی نارد بەڵام قازانجیشی نەکرد بەڵام قازانجی نەکرد بڕیارە خۆی لە لای شارعی شیعی پێوایە پیپاکەوە کرد بەڵێ ئەو من پێش چوونم ئەو موچەی خەڵکی کوردستانە بڕی ئەو ڕیسالەیەکی تری هەبوو بەڵێ بەڵام لە ڕووی سیاسیەوەش لە وەسەدی سیاسی پێم وانە ئەو کەسە قازانجیکردێنی بابرێن بڕیاسە بڕیاری کۆتایی بەڵام ئاخیر شوێنیشی بوو لە مؤسساتی حکومی لە حکوومەتی اتحادی لێ پێم وایە کاسمی دەتوانانی ئەو ڕێکەوتنی کە ئێستا لەگەر هەرێمی کوردستانەوە خەریکە لێک نزیک بوونەوەکان دەگەنە مەرحەلەی کۆتایی ئەگەر هاتووە و ڕێکەوتنەوە ئاژە بگرێتن و ڕێکەوتنێکی بنبڕبی دەتوانانی بە خەڵکی عراقی بڕێ لە مستقبل کە ئەو بابرێن دەورێکی ڕئیسی هەبوو لە چارەسەرکردنی کێشەی کورد لە ئەگەر گریمان ئێستا ڕێکەوتن کراوە بێتە پەرلەمان ئەو زمینە لە پەرلەمانە هەیە کە ڕێکەوتنی نێوان بەغدا و هەولێر لە پەرلەمان دەنگ بێنێ دەزانی ئەو ڕێکەوتن بە چ شێوەیەک دێتە پەرلەمان ئەگەر ڕێکەوتن لە نێوان حکوومەتی اتحادی و هەرێم بکرێت دەبێت ناو قانونی موازنە جێگە بکرێت وەکەوەی کە لە ساڵی 2009 لەگەڵ حیزبە سیاسیەکان لۆبیەکی لەگەڵ حیزبە سیاسیەکان دەبێت ئیشی لەسەر بکرێتن و ناڵێم ئاسانە و دەتوانێت تێپەڕی بەڵام وەکەوەی کە لە 2009 شتێمان پەڕان 2009 مادەی دەمان تێپەڕان کە باس لەوەی دەکاتن حکوومەتی هەرێمی کوردستان نفتی خۆی لە خۆی دەفرۆشیتن ئەگەر فرۆشتی و ئەو زەرەرە دەبردرێ ئەوە پێم ئاسان نەبوو بەس بوو ئەوە هەر بۆی شەشاندی هەرێم جیا لە حکوومەت لەگەڵ ئەحزابی سیاسیش لێ دانیشت گرنگە زۆر سپاس بۆ هەموو لە گفتوگە زۆر بە سوود بوو زۆر گرنگ بوو زانیاری زۆر باش بە حاڵی خۆم زۆر سوودم لەم گفتوگۆیە وەرگرت بینەرانی بەڕێز کۆتاییمان بەم ئەڵقەی ستۆدیۆ 24 هێنا عێراق لە سەردەمی دروستبوونیەوە تا ئێستا هیچ کاتێک دەوڵەتێک نەبووە بۆ هاوڵاتی کورد هیچ کاتێک کوردێک
بە تەواوی هەستی نەکردووە کە ئەمە دەوڵەتی خۆیەتی. هیوادارین ئەگەر عێراق بڕیارە دەوڵەتی هەمووان بێ، دەوڵەتی هاوڵاتی بێ بۆ هەموو لایەکان، ئیتر ئەو دۆخە کۆتایی پێ بێ کە دانوستانی کورد لەسەر بودجە بێ، ئەبێ خواستی عێراق ئەوە بێ کە کوردستان ئیرادەی خۆی تەسلیم بکە، ئەبێ ڕێز لە هەرێمی فیدرالی هەرێمی کوردستان بگرێ، هیوای سەرکەوتن بۆ کوردستان و بۆ شاندی دانوستانکار و بە هیواین لە هەفتەی داهاتووە هەموو ئەم کێشانی کە باسمان کرد چارەسەر ببێ ئەگەسی تۆزێک زەحمەتە. خواتان لەگەڵ و کاتێکی خۆش.